ڕاستی و حزبانەی کە دەسەڵاتیان لە عێراق کردوتە دەست دوای ساڵی 2023دا نەیانتوانیوە بە شێوەیەکی باش خزمەتی هاوڵاتیانی عێراق بکەن لە هەموو ڕێیەکەوە هاوڵاتیان بێبەشن لە خزمەت گوزاری چ تەندروستی بێ یاخود لە هەموو ڕێیەکەوە یعنی عێراق بە تەواوەتی داڕماوە داڕوخاوە جادە و شەقام و هەموو کۆڵان و شارەکاندا شار و لادی هەمووی وەکو یەکی لێ هاتووە هەمووی ڕووخاوە ئەمە بۆ خۆی جگە لە بێکاری ڕێژەی بێکاریەکی زۆر هەیە لە ناو گەنجاندا و هەروەها بەکارنەهێنانی ئەو وزە و تاقەیە کە و ئەو بەهرەمەندیەی هەیە لە لای گەنجانی عێراقدا ئەمە هەمووی پەنگی خواردوتەوە 16 ساڵە کە بۆ خۆی بەداخەوە 16 ساڵ دەتوانین بڵێن نیوەی ئەو تەمەنەیە کە حزبی باسی پێشوو کە حکمی عێراقی ئەکرد ئەوان بۆ خۆیان 16 ساڵە حکمەکەن 16 ساڵش کەم نییە بۆ خۆی لە ماوەی ئەم 16 ساڵە نەیانتوانین جگەل لە نەهامەتی زیاتر بۆ گەلی عێراق هیچیان نەهێناوە بۆیە ئێستا ڕاستی ناڕەزایەتەکان پەنگی خواردوتەوە ئەمە شوای کردووە کە خەڵک برژێتە سەر شەقام چ لە پایتەختی عێراق کە بەغدایە و چ لە شار و شارۆچکەکانی تر لە ناوەڕاستی عێراق لە خواری و عێراق لە هەموو شار و شارۆچکەکانی عێراق ئەمە دەتوانین بڵێن ئێمە بەداخەوە یعنی ئەو حیزبانەی کە لە دوای 2023 حکمی عێراقیان کرد بە شێوەیەکی زۆر ئاسان توانیان هاوڵاتی عێراقی بکەن بە دارەدەستێک یاخود ئەداتێک بەدەستی دژمنان ئیتر دژمنی دەرەکی بێ یاخود با بڵێن ئەو ڕژێمی کە پێشووتر حکمی کردووە و ڕقوکینەی لە دڵە کە حزبی البعسە بێ جارێکی دربێتەوە بۆ سەردەسەڵات ئەمە وای لە هاوڵاتی عێراقی کردو ئێستا ئەڵێ ئێمە هیچمان ناوێت لەوە زیاتر کە کەسێک ئەگەر جوولەکەش بێت حکمان بکە بەڵام بە شێوەیەکی عادلانە بێت حکمان بکە یعنی ئەمە بۆ خۆی تۆ بە ئاسانی وات لە ئەو تاکانە کرد کە ببنە ئامرازێک بۆ بەدەستی ئەو دەوڵەتانی دەوروبەر یاخود دەوڵەتانی یعنی نێودەوڵەتی ئەقلیمی نێودەوڵەتی ئێمە ئەوە ناشارینەوەکەوە دەستێکی دەرەکی هەیە لە پشت ئەم خۆپیشاندانانە داواکاریەکانی خەڵک هەمووی ڕەوایە مەسلەی تعینکردنیان مەسلەی خەدەمات ئەمانە هەر هەمووی داواکاریەکی ڕەوایە و مافی خۆیانە و لە دەستور جێبەجێ کرا یاخود زامن کراوە بەڵام بەداخەوە ئەبینین دەوڵەتانی دەوروبەر و دەوڵەتانی تریش نەک هەر دەوروبەری ئەقلیمی ئەمەیان ئەم هەلیان قۆستێتەوە بۆ ئەوەی بتوانن دەستێوەردان بکەن لە ناو کاروباری عێراقدا ئێمە بۆ خۆمان وەکو کورد ڕاستی وەکو فراکسیۆنە کوردیەکانش بە شێوەیەکی گشتی درکی مەترسی ئەوەمان کردووە کە هەدەفی سەرەکی لە یاخود زەربەی گەورە لە کورد ئەدرێ لە ئەم خۆپیشاندانانە وەکو وتم داواکاری خۆپیشاندەران هەمووی مەشروعن ینی داواکاریەکانیان ڕەوایە بەڵام هەندێک داواکاریان هەیە کە بۆ خۆی نیەتی سیاسی خەتەر لە پشتەوەیەتی و دەیانەوێت زەربە بدەن لە کورد یەک لەوانە کە گۆڕینی سیستەمی حکومڕانیە و یعنی مەبەستیان ئەوان نەک تەنها ئەوەی کە ڕئاسی بێ بۆ پەرلەمانی بەڵکو ئەیانەوێت لەوە زەربە بدەن کە ئەسڵەن فیدراڵێتەکە نەمێنێ و مافەکانی کورد نەمێنێت لە عێراق لە دەستورە زۆرێک لە مافەکانمان لە دەست دەربچێ و جگە لەوەشە تەنانەت ئەسڵەن ئەیانەوێ سەرۆکایەتی کۆماریش دیسان جارێکی تر بۆ خۆی لە پشتی کوردان نەمێنێ ئەمانە هەمووی بەشێکن لە تەواوی ئەو پلانانەی کە دش بەگەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان یعنی تەواوکەری ئەو پلانانەیە کە ئەکرێت تەواوکەری ئەو هێرشانەیە کە تورکیا دێکاتە سەر خاکی ڕۆژئاوا لێرەش جارێکی تر بۆ خۆیان ئەیانەوێت کە کیانێکی کوردی ناوی حکومەتی هەرێمی کوردستانە نەمێنێ لێرە ئەمێ ئەوە بڵێم کە هەندێک داواکاری هەن لایەنی سیاسی کوتلە هەیە لە ناو پەرلەمانی عێراقدا بە ئاشکرا داواکە ئەڵێ هەرێمەکان نەمێنێ جا عێراق تەنها یەک هەرێمی هەیە زۆر بەڕوونی داوای ئەوەکەن کە هەرێم نەمێنێ بەداخەوە یعنی کەسایەتی دیار هەن لە ناو پەرلەماندا زۆر بەڕوونی داوای ئەوە ئەکەن کەوە ئەقالیم نەمێنێەوە تا هەرێمەکان نەمێنێ جا ئێمە لە عێراق تەنها یەک هەرێمان هەیە ئەویش هەرێمی کوردستانە ئەمە بۆ خۆی نیەتەکان وردوت بە تەواوەتی ڕوون بۆ لامان کە نیەتیان چییە نیەتیان ئەوەیە کە بە تەواوەتی زۆرینەی ئەو مافانەی کە لە دستوری عێراقیدا مافی کورد چەسپێنراوە هەمووی زۆرینەی
لە دەستمان بچێ بەداخەوە کە ئێڵێن بەداخەوە سیاسەتی ناحەکیمانەی ئەو پارتانەی کە لە هەرێمی کوردستاندا حکومڕانی ئەکەن ئێمە یان گەیاندۆتە ئەم ڕۆژە و دەتوانم زۆر بەڕوونی بیڵێم کە پێداگیری پارتی دیموکراتی کوردستان لەسەر سیاسەتی نەناردنی نەوت بۆ حکومەتی ئیتیحادی و بردننی بەشەبوجەی هەرێمی کوردستان بێ ئەوە یەک قەترە نەوت بنێرێ بۆ بەغدا ئەمە خۆی لە خۆیان وای کردووە کە تووڕەیی خەڵک زیاتر لە خوار و ناوەڕاست و خواروی عێراق حەقد و کینە لە دڵیانە پەنگ بخواتەوە و ئێستا بۆ نمونە ئەوان یەکێ لەو داواکاریەکانیان ئەوەیە کە ئەڵێن خەڵکی کورد خەڵکی هەرێمی کوردستان زۆر خۆشی گوزەران دەکەن و ئێمە باجی ئەو خۆشگوزرانی ئەوان ئەدەین جا لێرە ئێمە سەدان جار بە یعنی وەکو فراکسیۆنە کوردیەکان لە کاتی کۆبنەوەی خۆماندا ئێمە ئەوەمان گەیاندووە بە دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستان کە نابێ ئەم سیاسەتە بکەن چونکە زەرمەند دواتر گەلی ئێمە ئەبێت لە باشووری کوردستاندا بەڵام بەداخەوە چۆن وەکو ئەوەی کە مەسئلەی ڕاپرسیەکە کە تاکلایانە بڕیاریانەدا و بە شێوەیەکی ئەنانیەت دەسەڵاتدارێتیان ئەبردەڕێوە جارێکی تر لەم بابەتش دیسان بۆ خۆیان تاکلایانە قەراریان داوە بە هیچ شێوەیە قەترەیە نەوت نەنێرن بۆ عێراقش و هەموو فراکسیۆنەکانی عێراق ئامادە نین کە بەشەبوجەی هەرێمی کوردستان بنێرن بێ ئەوەی کە هەرێمی کوردستان قەترەیە نەوت بنێرێ ئێمە لە هەوڵی ئەوەدا بووین کە قەناعەتیان پێ بکەین بەڵام ئەم خۆپشاندانانەی کە سەری هەڵدا هەموو شتێکی سەر و بن کرد ئێمە زامنی ئەوە ناکەن بەداخەوە کە بتوانین بەم سیاسەتی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە دەیکا بتوانین مافەکانی گەلی کوردمان زامن بکەین و نەک هەرەوەش ئێمە کیانی حکومەتی هەرێمی کوردستان لە مەترسیدایە ئێستا زۆر دوور نییە کە هەرێمی کوردستان ئەسڵان نامێنێ حکومەتی هەرێمی کوردستان جگەلەوە عادل عەبدولمەهدی بۆ خۆی ئەو لایەنانەی کە هەمدیسان بەڕوونی ئێڵێم یەکێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە زۆر سوودمەندە بۆ خۆی پشتگیری ئەوە ئەکەن کە ئەم شەخصا بەداخەوە پاش ئەوەی کە ساڵێک یەک ساڵی تەواو نەیتوانی کابینەی حکومەتەکەی تەواو بکە نەیتوانی هیچ یعنی خزمەتگوزاریەکی وە ئەو تۆ پێشکەشی خەڵک بکە خەڵکی عێراق بەڵام بەداخەوە هەندێک لایەن هەن کە سوودمەندن لە مانەوەی ئەم شەخصا بێ ئەوەی گوێ لەوە بدەن کە هاوڵاتی ئەبێ بە سوتەمەنی هاوڵاتی هەرچێکی پێدێ هیچ گوێ لێ نادەن تەنها بەرژەوەندی بنەماڵەی خۆیان تەنها بەرژەوەندی مانەوەی خۆیان ئەخەنە پێش هەموو شتێک بۆیە ئەو لایەنانە پشتگیری لە مانەوەی عادل عەبدولمەهدی یەکەن و بۆیە عادل عەبدولمەهدی هەتاکو ئاخر دقەش ئێمە ئەتوانین بڵێن بە هیچ شێوەیەک نایەتە دەم خەڵکەوە و ئەگەر دقەتیش بن سیاسەتی عادل عەبدولمەهدی جارێکی تر بۆ خۆی هەر ئەڵەی شخصی مەسعود بەرزانیە کە وەکو ئەو چۆن لە ساڵانی 2014 و 15 و 16 کە هیچ کاتگوێی لە خەڵکی خۆپشاندەرانی هەرێمی کوردستان نەئەکرد و تەنانەت ئەیوت هەرچیەکەکەن با بکەن بۆ خۆیان و هەرچیەک ئەڵێن بڵێن بۆ خۆیان ئێستا عادل عەبدولمەهدیش هەمان شت لە لێدوانی دوایین لێدوانی بەڕاستی یعنی وەکو چۆن ئەڵێن خەیبەت ئەمەل شەرمەزاری بوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەیاننامەیەکی بۆ شێوە دەربکا بڵێ پاش ئەوەی کە ساڵێک کە عەفوەن کە مانگێک تێپەڕی بەسەر خۆپشاندەرانە بەو بۆنەیەوە من ئەم بەیاننامە دەرئەکەم و کاتی ئەوە هاتووە خەڵک بگەڕێتەوە سەر ژیان و بار و گوزەرانی طەبیعی خۆی آخر بار و ژیان و گوزەرانی طەبیعی چی پاش ئەوەی کە یەک مانگ تۆ گوێیان لێ ناگری و نایەتە دەم داواکاریەکانیانەوە جگەلەوەشە ئامادە نیە بێتە ناو پەرلەمانەوە ئێمە وەکو کورد ینی ئەوە ناشارینەوە کە لە مەسلحەتمانە عادل عەبدولمەهدی بمێنێ بەڵام یعنی ئێمە بۆ شێوە نییە کە ئامادەییمان تێ بێ کەوا خەڵکی ناوەڕاست و خواروی عێراق ببنە قوربانی یعنی ئێمە چۆن بۆ خۆمان زوڵم قبول ناکەین هەمان شت قبول ناکەین کە زوڵم لە ئەوان بکرێ بەڵام بەداخەوە وتم دەسەڵاتدارانی ئاخود ئەو پارتی کە دەسەڵاتی بەدەستەوەی لە حکومەتی هەرێمی کوردستان هیچ کات گوێ لە بەرژەوەندی هیچ هاوڵاتیەکی عێراقی یاخود هەرێمی کوردستان ناگرێت جگە لەمانەوەی خۆی و بەرژەوەندی خۆیان عادل عەبدولمەهدی بۆ خۆی ئامادە نییە دەست لە کار بکشێتەوە و زۆر بەڕوونی هەر لە یەکەم دقە و لە یەکەم شەوی خۆپشاندانەکان بە ئێمەی ڕاگەیاندکەوە
تەقدیمکردنی ئستقالە یاخود پێشکەشکردنی دەستە کارکێشانەوە بۆ خۆی لەم کات و ساتەیە خۆ دزینەوەیە لە بەرپرسیارەتی. ئەمە لەو قسانەی و یاخود لەو سیاسەتەی ناچێت کە پێشتر ئەیوت من ئستقالەکەم لە گیرفانمایە. جارێکی تر بۆ خۆی ئەویش ئیدی نازانیم دەستێک لە پشتەوەی هەیە یاخود جیهاتێک لی داوا ئەکاکەوە بمێنێتەوە لە دەسەڵات یاخود یعنی بەرژەوەندی شخصی خۆیەتی وای لێ کردووە کەوا بمێنێتەوە لە دەسەڵات. یعنی کەسێک ئەگەر ئاوا بۆ شێوێنیەتی هەیە بمێنێتەوە لە دەسەڵات پێویستە کات لە خلالی ئەو یەک مانگە بەهاتایەتە دەم داواکاری ئەو خەڵکەوە، بەڵام ئەبینین لەلایەکەوە سستە ئەم شخصە حەق خۆی بە طەبیعەتەن، یعنی ئێمە هەمومان درکمان بەوە کردووە کە ئەم شخصە سستە لە ڕاپەڕاندنی ئیش و کاردا. ئەم شخصە بەڕاستی لەو ئاستە نەبوو کە بکرێ بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ئەفۆن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق، بەڵام بەداخەوە یعنی کە کرا من لا چارە وەکوڵێ کە هیچ دەسەڵاتێک نەبوو باشترین کەس بوو کە وەکو کەسێکی حیادی بێ و نەکەوێت بەلایەکە، بەڵام ئێمە نەمانوت کە نەکەوێتە لایەکە نەک بەو ڕادەیە کە لە شوێنی خۆی هەر بوەستێ و هیچ شتێک پێشکەشی گەلی عێراق نەکە. ئەمە بۆ خۆی کە وای کرد زەربەیەکی گەورە بدرێ لە دەسەڵاتدارێتی عادل عەبدولمەهدی یاخود مێژووی دەسەڵاتدارێتی عادل عەبدولمەهدی لە عێراقدا، ئەگەر ئەو بیتوانایە کە خزمەتگوزاری و یاخود بچواتە دەم داواکاری خەڵکە نەئەگەشت بەم ڕۆژە و جگەلەوە ئێمە توانی بڵێن یەک لەو کارانەی کە کردوێتی یەکەم کاری کە پێی هەستا لابردنی ئەو کۆنکریتانەیە کە هەبوو لە ناو شەقامەکانی بەغدا بۆ خۆی بەداخەوە ئێستا هاتووە ڕێژەیەکی زۆرتری بەکارهێناوە. جگەلەوەشە ینی شوێنانێک هەبوون پێشتر ئەو کۆنکریتە نەبوو، ئێستا تەنانەت ئەو شوێنانش کۆنکریتیان بۆ براوە و تەوق کراوە. یعنی ئێمە ئەتوانین بڵێن عادل عەبدولمەهدی بەداخەوە لەم خۆپشاندانەی کەکرا گەڕایەوە سەر نقطەی سفر. ئێمە لە هەوڵی ئەوەدا بووین هەتا ئاخر دەقە و بەم دەقەیشە من بۆ خۆم وەکو معارەزە، یعنی چکە ئێمە هێزێکی معارەزەین، بەڵام معارەزەیەکی تەقویمی، یعنی معارەزەیەک بتوانین کە دەسەڵات بەرەو ئاراستەیەکی ڕاست ببین، بتوانێت خزمەتی گەلانی عێراق بکە، بەڵام یعنی تا ئاخر دەقەش هەوڵماندا لەگەڵیا بە ئێستێشەوە هەوڵی لەگەڵادەین، بەڵام ئەو ئامادە نیە گوێشمان لێ بگرێ و بێتە پەرلەمانە تەنانەت ئامادە نیە یعنی ئستضافەی بکەین یا ئستجوابی بکەین، بە هیچ شوێ ئامادە نییە. پێشەوەی باس لەوە بکەم کە کورد بۆ بابەتە چی کردووە، دەمەوێت باس لەوە بکەم کە داواکاری هەبوو لە ناو خودی پەرلەمانە کە تعدیلی دستور بکرێەوە، یعنی دستور هەموار بکرێتەوە بێ قەید و مەرج، بێ بەکارهێنانی ڤیتۆ. ئەمەیانە زۆر بە ئاشکرا و ڕوونی دیارە مەبەستیان ئەوەیە کە سێ محافەزەکەی هەرێمی کوردستان سێ پارێزگاکە سلێمانی، دهۆک، هەولێر ئەم سیانە بۆ خۆیان ئەمانتوانی یعنی دەنگ نەدەین لەسەر هەموارکردنەوە ئەی دستورە و دواتر ئەو هەموارکردنەوە پوچەڵ ئەبوو یاخود نەئەگەشتنە مەرامی خۆیان، بەڵام ئەوان بەو شێوە داواکەن دستور تعدیل بکرێ یاخود هەموار بکرێ بە شێوەیە کە هیچ جیهەتێک نەتوانێت حەقی ڤیتۆی هەبێ. ئەمە زەنگێکی ترسناکە بۆ گەلی کورد، بەڵام بەداخەوە فراکسیۆنە کوردیەکان یەک هەمویان جگە لە فراکسیۆنی نەوەی نوێ نەبێ، هەمویان زۆرینەیان گەڕانەوە هەرێمی کوردستان، ئێرەیان چۆڵ کرد، بەغدایان چۆڵ کرد. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئەمانەیە بگەینە خاڵی هاوبەش بە ئێستێشەوە شەڕە پشکیانە لەسەر هەندێک مەناسب، یعنی کارەسات لەوەیە ئێمە لە حاڵەتی ئەوەین کە هەرێمی کوردستان نەمێنێ، هەرێمەکە بۆ خۆی نەمێنێ، ئەوان هێشتا شەڕی مەناسبیانە و هەندێک نقاشاتەکەن زۆر یعنی ناخۆشە، بەڵام جگەلەوەشە تا ئێستا داوایان لێکین کۆ ببینەوە وەکو سەرۆک فراکسیۆنە کوردیەکان کۆ ببینەوە بۆی دابنشین تاوتۆی ئەم وەزع بکەین و بتوانین ئێمە ڕێگە چارەیەک بدۆزینەوە. دەبینین بە هیچ شێوەیەک ئامادەیان تیانە و هەر یەک لە شوێن خۆی خەریکی کۆبنەوەی خۆیەتی و جگەلەوەیشە جارێکی تر بۆ خۆی پارتی دیموکراتی کوردستان دیسان تاکلایانە ڕویان بەرەو بەغدا کرد و کەوتنە کۆبنەوەکردن لەگەڵ سەرۆکی پەرلەمان، لەگەڵ لایەنەکان، لایەنە حیزبیەکان و لەگەڵ هەر سێ سەرۆکایەتەکان، سەرۆکی پەرلەمانی عێراق و هەروەها سەرۆک کۆمار و هەروەها سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق. ئەمە بۆ خۆی
دەلالەت لەوەکە کە ئەوان باس لە یەک ڕێزی گەلی کوردەکەن بریاوا بواە یعنی ئێمە حەزمانە کرد ینی بە ئێستێشە بە ئەم دقیشەوە من وەکو خۆم وەکو فراکسیۆنی نەوەی نوێ لە پێناو ینی گەلی کووردا لە پێناو مافەکانی گەلەکەمان ئامادەیمانتیا دانشین لەگەڵ یانە بۆی تاوتۆی ئەم وەزعا بکەین بگەینە چارەسەرێک بەڵام تا ئەم دقەیە هەرێک بۆ خۆی بە دەتوانین بڵێن بە نهێنی بێ بە شوبهەنیهێنی بێ بە شێوەیەکی مفاجئ بێت ئێمە يعني ئێمە بیکەنە سوپرایز و ئەوەندە ئەزانین وەفدێکیان دێتە بەغدا و خەریکی لەبری ئەوەی کە دانشن بەیەکەوە وەکو کورد بۆی قورسایەکی زیاتری هەبێ بین ڕوودەمان بکەینە حکوومەتی ئتحادیەوە بە یەک دەنگ داوای داواکارەکانمان بکەین بە یەک دەنگ داواکارەکانمان بخەینە ڕوو ئەبینین هەر حزبێک و هەر پارتێک بە لاڕێدا بۆ خۆی بە تاکلایەنە دەچن لەگەڵ لایەنەکانە دانشن جارێکی ترەمان بۆ خۆیان دەلالەتە لەسەر ئەوەی کە دەیانەوێ مافی بنەماڵە مافی حزبەکەی خۆیان مافی تاکە کەس بەس ئەوە فراهەم بکەن بپارێزن ئەگینا وەکو بیانەوێ مافی گەل بپارێزن بەڕاستی شتیوە نابینین لەو فراکسیۆنانە